یەکێک دەکوژرە و دوانش بریندار دەمن لە ئەنجامی دەمەقاڵی و شەڕی نێوان چەند گەنجێک. ئەم کەخینی خۆم دیت فکریتنەوە ئەم کە دەوەش بوو ئەموو زانیار شەڕ بۆ کسەکەێتەوە منم زانی چە قوشتانە دامەکە بەس ئازار پشتمە تا ئەمڕۆیش من زانیار دام بۆ شتوا بۆ لەیان داما. گەنجێک لە شەوێکدا دوو دوکان دەبڕێت لە شارۆچکە ئەنکاوە بەڵام خۆشبەختانە دەرگیر دەکرێت. مەشروبم خواردەوە جایە کە سەرخۆش بووم بەجارێدا دڕۆشتم دەوری سەعات 3 و شتێک بووم دوکانێکی مەشروبم دیشکانە. ئەم بابەتانەوە ئاماری ڕوودا و تاوانەکانی 2019تان پێشکەش دەکەین لە کوردستان بشار لە پرۆگرامی تاوان و سزا. سڵاو و ڕێز من بژاردی لانە ئەمە دوایین پرۆگرامی ئەم ساڵ دەبێت 2019 بەڵام پێشەوەی بچینە سەر بابەتەکان حەز دەکەم تیمی پرۆگرامی ئەم شەوتان پێشکەشکەم کە پێک هاتووە لە دادوەر بەڕێز جەودەت سعید، دکتۆر شڤان ئیسماعیل کۆمەڵناس، هەروەها بەڕێز لیوا بەختیار بابان ڕاوێژکاری سەربازی وەزیری ناوخۆ هەروەها بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەرێم. بەخێربێن. پێشەوەی گفتوگۆ لەسەر کەیسی یەکەم بکەین با ئەو ڤیدیۆ ببینین ئینجا گفتوگۆی لەسەر دەکەین. فەرموون. مالیۆ دوومە لە زادەی 100 مەتریەوە ڕۆیشتم بوو لە 80 دەڕۆیشتم خیاڵی زادەی لە پشتۆ سارەگات خۆی لێدام و تێپەڕەمش فولایەتێکم لێدا هاتە خەستەبری ڕایگەر ئەمش سومە تەنیشتی و گوتم هەر داوای بردن شتێ بکەن کو دەبێت خۆت لێم دەی و بڕۆیەوە هەبەوە بێمنەتی ئەوانش گوتیان ڕاگرە 3 نەفەر منم بەتەنێ بووم کە ڕامگردان سایەخەکە بە چەقویاتە خوارێ ئەمنیش بەتەنێەوە من هیچ لە دەست نەبکاتمە خوارێ جاوەی قسە پاشەندە قسەی بۆ شەڕمان شەڕم سوان بە چەقوم سریاندام و ئەم سواری سیارێ بووم ڕۆیشتمان بڕۆم لکنەوەی کە تەماشام پشتم تەڕا دەستم داخیم بوو گەڕامەوە ڕاوەستەمە تا ئەوان هاتم کەیشتە بەرامبەر من لە فکەی سوڕانەوەش لە جیان سوڕامەوە لە ناو سیارە خۆم کلاشکۆف پێ بە کلاشکۆفی 5 گولە بووە 6 گولە بوو لێمدا ئەوش لەوان نەدام لە سارمدا نەمزانین باوانکەت ئەم لای سندوق شتی سارمدا لە مێژە پێم زمانی شەرداش بۆ کلاشکۆفم پێ بوو تا ئێستا پێم بوو ئەوی شەم پێکرد نەمزانین درۆژ پات مشکلەکەی ئەم گیرام ئەم نەشم زانین گولە باوانیش کەت یعنی لەو قەنەعەت نەبووم گولە باوان کە چکە زۆر بە ئەحتیاجی خۆشمناوە لێ ڕاوەستاوم باوەڕ نەدەکرێەوە گولە باوان کەتیتم ئەم کەخینی خۆم دیت فکریتنەوە ئەم کە دەوەش بوو ئەموو زانیار شەڕ بۆ کسەکەێتەوە منم زانی چە قوشتانە دامەکە بەس ئازار لە پشتمە تا ئەمڕۆیش من زانیار دام بۆ شتوا بۆ لەیان داما بەس دوای کەخینی خۆم دیت فکری شتێکمەوە تەواو لە بەخینەکەم زیاتر باوەی 8 ساڵە بۆ 9 ساڵی ئەوم دەرمان شات حەفتە تا 9 ساڵی نازم بزە بچەندە دوایەوە ساڵێک دەبی وازم لە دەرمانی هەیە بەزۆن دەرمان هەر ناو سیارەم مابوو نەرشم کێشا بوو بەس ساڵێک دەبی ئەم وازم لێنێ بە تەواوەتی. کاکۆگر بەخێر بێت. ئەم ڕووداوە چۆن ڕوویدا؟ بڵێ چەند ڕۆژێک بەر لە ئێستا دیارە ڕووداوێکی کوشتن ناوشاری هەولێر لە شەقامی 100 مەتری نزیک نەخۆشخانەی ڕۆژهاوا ڕوویدا. دوای ئەوەی کەەوە ئاگادارکرانەوە پۆلیسی بنکەی پۆلیسی شاری چونە شوێنی مەبەست دەرکەوتکەوە حاڵەتێکی کوشتنەوە برینداربوونی دوو کەس تێدا ئەنجام درراوە هەر دوای خۆتان وەکو لە دامپێدانەکە کە بینیتان لە کێشەی نێوان پێکدادانی ئۆتۆمبیل بووە کە پێکدادانشی سوک بووە دواتر بۆتە خۆی دەمەقاڵێ دواتر شەوەکەشتان بۆ دواتر بۆتە هۆی ئەوەی کە ئەو کەسە هەڵسی بە ئەنجام بە بەکارهێنانی چەک و هەروەها لە کاتی ئەنجامدا بەکارهێنانی چەکەش دەرکەوتووەکەوە دوو کەس بریندار بوون و هەروەها کەسێکیش کوژراوە دواتر ئەو کەسە لە شوێنی تاوان ڕایکرد بوو بەڵام ئێمە خۆتان دەزان ینی تیمەکانمان بە لە ڕێگەی کامیرەکانی چاودێری لە ڕێگەی ئەو زانیاریانەی کە پێمان گەیشت و هەرواتوانیمان ئەو ژمارە ئۆتۆمبیلەمان دەست بکەوێتەوە تاوانەکەی پێ ئەنجام درراوە دواتر توانیمان لە ڕێگەی ژمارە ئۆتۆمبیلەکەەوە هەڵسین بە دەستنیشانکردنی و کەسەوە هەروەها دواتر لە بنکەی پۆلیسی شاری توانیان کەسەکە دەستگیر بکەن دواتر بیگەنە پێشتر شەڕە چەقۆ بۆ اینجا چوومە کلاشکۆ قسەکە خۆی لە خۆی داڕاست ناکات چونکە ئەگەر بە تو ببینی لە دامپێدانەکەدا چەند تێبینیەک دەکرێتن کەوا لە قسەکانی نادروست بن حاڵی یەکەمەوەیە کە دەڵێتن
بینیم خینم لە جەستەدا هاتوتە خوارە کەچی هیچ شوێنەوارێکی چقی بە جەستەوە دیار نەبووە. دواتریش دەڵێتن ئەو مادە هۆشبەرێکەوە بەکاری شوێنەیە کە دەمەوێت زیاتر تیشتی مادەی هۆشبەرشی تێدا بۆ ئۆتۆمبیلەکەی دەڵێتم ئی پێشتر بۆ بەکارم نەهێناوە لە ئاسڵدا کەسێک کە خۆتان دەزانن ئەگە تووشی کێشانی مادەی هۆشبەر بێتن بە هەوەتە وازی لێنانی و هەروەها ناشتوانی ئاڵودەی دەبێتن. یەک لە هۆکارەکانی کێشانی مادە هۆشبەرەکان ئاڵودەبوونە. ئێمە نازانین جارێ ئێستا سەرەتای لێکۆڵینەوەکانەوە توانیمە تاوانباری سەرکی دەستگیر بکەین و هەروەها دانی بە تاوانەکە شیدانەوەکو خۆتان ئێستا لەلای ئێمە وەکو تۆمەتبار دەستگیرکەوە چونکە خۆیدا جەناتەن دەزان ڕێکارە یاساییەکان و ڕێکارە کانی دادگاییکردنەکان تاکو بەڕێوە دەچی ئەوزا یەک دایرەکرێتەوە دەبێتن بە تاوان. هیوای ساڵێکی خۆش بۆ دەخواستم بەڵێ جنابی دادوەر ینی دەمەقاڵیەک ناوبینی دووسێ گەنج دەبێتە هۆی کوشتنی یەکێکیان و برینداربوونی دوانی تر. ئەمە لە دادگا وەکو کەیسێکی پلان پۆدەندرا و حساب دەکرێیان لە تووڕێیە مەسەن بە شەڕ هاتون و دوای دەمانچە هاتووە و کلاشکۆف هاتوێکیان کوژراوە چۆن لە دادگا چۆن چەقۆشیان پێ و چەقۆشیدا بۆ مەوزوعەکە بەناوی خۆی گەورە و میێرەبان. سەرەتا ئەو کێسە تەبیعی کێسێکی کوشتنە وەکو معلومی جەنابتانە لە ئەنجامی ڕووداوێک کە پێکدا کێشانێکی سیارە بۆ لەکتری لەو ئەنجامە لە زۆر بچووکیش بەداخەوە ینی نەدەبواە ئەو کارە بۆ ئاستە بگەیشت بە بگاتە دەرەجەی کوشتنی نەفرێک و وە بریندارکردنی دوو نەفەری تریش. ئەوەش دیارە بێگومان ینی هۆکارەکانی ڕەنگە جەنابی دکتۆر و جەنابی لیوە زیاتر تیشتی بخەنە سەرێ هۆکارەکان بەعزێکی لەوانە بوونی چەک لە ناو ئۆتۆمبیلەکە. دووەم ئەو کەسە بەکارهێنانی مادەی هۆشبەر کە ئەوانە دائیمەن هەموو دەم لە حاڵەتێکی غێر تەبیعیدا کەیسێکە کۆمەڵێک تاوان خۆی دەگری. ڕاستە بە قسەی خۆی کە سەرەتا ڕووداوەکە خۆیان پێدادایە بە سیارەی و ئەوان مەسەلەن بووینە فتیلی شتەکە سەر هەڵبدایانەیە ینی ڕووداوەکە لەوێەوە دەستی پێکردیە. بەڵام ئەوش ئیسپاتکردنی دەوێت تەبیعی ئەوش ناتوانرێەوە بەو شێوەیە ینی تەنها بە قسەی باوەڕ بکەین. ئەو ڕووداوە چەند زەرفێکی تێدا دێتە دی. یەکەچیان لەوەی کە پەلاماردانی بۆ چەکەکە و بڕیاردانی بە کوشتنی شخصەکە ینی تەقەکردنێکی عەشوایی لە سیارەکە کە دەزانی نەفەری تێدایە و ئەو نەتیجەی ئەو بەکارهێنانی کلاشینکۆف کە سیلاحێکی مەسەلەن ناریە و بە شێوەی ساڵیش ئیش دەکایانی یەک تەڵقانیە سەریعەت تەڵقاتە و جەنابی لیوا دوایی لەوانەیە تیشتی زیاتر بخاتە سەر ئەوە نەتیجەکەی کوشتنە تەبیعی بێگومان. خاڵی دووەم زەرفێکی تکەمان هەیە کە ئەو تەبیعەوە یەکەمیان لە مادەی 406 یەکەم بەرگەی ئەلف سبق الإصرار مع الترصد إذا كان القتل مع سبق الإصرار والترصد. حالتي دومينيان كأويان زياتر برزستە دەبی کە حاڵەتە ڕووداوەکە ببیتە هۆی کوشتنی کەسێک و کوشتن کەسێک زیاتر یان بریندارکردنی یان کوشتنی کەسێک و بریندارکردنی کەسێک یان زیاتر لە کەسێک کەس. ئەو حاڵەتە بسەبت لە فەقەڕەی زا لە مادەی 406 لە یاسای سزای عێراقی بەرجەستە دەبی لەو ڕووداوی. ئەوە سزاکەی چەند دەبێت؟ وەڵی کوشتنیوە تەبیعی سزاکەی عقوبەکەی لە قانونی ئەعدامە عقوبەکەی ئەعدامە بەڵام دەمێنی تۆ هەر کەیسێک و زروفی خۆی هەیە. لێرە تەبیعی وەکو معلومی جەنابتانە قەزا دەستی واڵا دەکرێتەوە لەو بارەوە ینی سوڵتەی تەقدیری لە بۆ محکەمەیە
کاتێک کە دیراسی قەزێکی دەکات تەبیعی تەنها بە ئیفادە وەرگرتنی تۆمەتبار قەزێکێکلا نابیتەوە تەبیعی دەبێ ئەو کەسانی کە لەوێن دەرێ شاهدی ڕووداوەکەینە ئەو بەکارهێنانی ئەو چەکە مەسەنەن عادەدی تەڵەقاتەکان کەتر هێناوە وەکو ئەو باسی دەکا ینی کاتی شەڕەکە و کاتی کوشتنەکە فەرقەیە چونکە یەکەم جار بە شەڕ هاتون دوای ڕۆیشتووە چەکی هێناوە و دوای چۆتە سەر ڕێگەیان و لیانی داوە ینی بە پلاندان دانراو بووە پلانی بۆ داناوە یعنی ڕەنگە ئەوەش بگۆترێ ینی بە پلاندان دانراوەبی بەڵام حاڵەت هەر حاڵات یەک حاڵات ئەگەر متەوەفر بی بەقوبەکەی دەخوە ئەگەر یەک تەنها مثلا فقڕی زال کە دەری إذا اقترن القتل عمدا بجريمة أو أكثر من جرائم القتل عمدا أو الشروع فيه كواتا هر هات ندي أو حالة عقوبكي دروالة بوعدة ئەدی زروفەکەی زەحمەتتر دەبێت چکە لەناو ئۆتۆمبیلەکەی مادەی هۆشبەریان دۆزیەوەتەوە طبيعي ئەوەش معلومی جەنابتە ئەوەش کەیسێکی دیکەیە لەسەری چونکە وەکو معلومە گوتمان عقوبەکەی لە قانون مطلقاً کە هاتووە ئیعدامە بەڵام ئێمە بە ئەوە لەبیر نەکەین وەکو گوتمان زروفی قەزیەکان عادەتەن هەر قەزیەک زروفی خۆی تەحەکومیەکە ملابەساتی ڕووداوەکە تەمەنی ئەو شخصەکە ڕووداوەکەی ئەنجامدا ئایا گەنجایە مەسەنە لە تەمەنی بدایەتی یان اختیارێکە لە تەمەنێکی گەورەیە زۆر یان مەسەنم یەکەم جارێتی کە تاوان ئەنجامەدا پێشینەی تاوانی نییە یان هەیەی ئەوانە هەموو هۆکارن لەوەی کە محکەمە یان مەسەنم بۆ نمونە تەنازولی تێ دەکرێت یان ناکرێت ئایا سوڵح دەکرێت لە ڕووداوەیان ناکرێت ئەوەش حاڵەتێکە ئەوانە هەمووی دەور دەبینن لەوەی کە هێنانە خوارەوەی سزاکەی مەسەلەن بۆ سجنی موعبەت یان مەسەلەن ئابە و شێوەیە ئەوانە هەمووی دوایی لێکۆڵینەوەی دەستەکان خۆش بێ جەنابی دادەر جەنابی لیوا ئەم کلاشینکۆفە و گولەکانی چ دەورێک دەبینێت لە وەکو بەڵگە لە دادگا کلاشینکۆفەکە مجاز نەبووە بەپێی ئەو خۆتەزانی زۆر دەربارەی بوونی چەک بەدەست خەڵکەوە باسی لێکرا و باسی لێکرێ و بەردەوامیژە بێت لەوەی کەوا ڕێگە چارەیە بدۆزرێتەوە بۆ ئەوەی ئەم دیاردەی چەکداریە نەهێڵێت گوتان لە سەرۆکی جەنابی سەرۆکی حکوومەت بوو کە هەوڵ دەدرێت ئیتر لەمە دووە چەک تەنها بەدەست حکوومەتەوە وەڵام پێداچوونەوە دەکرێت جارێشتر اینجا با بەحسیەوەشت بۆ ئەەکەم بەڵام ئێمە باسی ئەم کێسەکەی ئەمە شخصێکە کلاشینکۆفێک لە سیارەکەیە بۆ نەک جەنابەت بەحست کرد خۆی نەچۆ بینی هەر لە ئۆتۆمبیلێکە بۆ ئێستا ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیل و لە ماڵ و لە شوێنە گشتەکان چەکی تایە بەهۆی ئەو بارودۆخۆی کە ئەزانی بەسەر عێراق و بەسەر هەرێما هاتووە کەم شوێن هەیە چەکی نەبێت کامە بۆتە دیادەیەکی ئێزگار خراپ یعنی ناکرێت بەردەوام بێت ماوەیەکە ئێمە لە وەزارەتی ناوخۆ پێدانی مۆڵەتی چەکمان ڕاگرتووە هەروەها نوێکردنەوە کەشی ئللا ئەڵڵاهوممە هەندێک کەس هەن بە حکمی مهنەکەیان پێویستە چەکیان پێوێ جەنابی حاکم و جەنابی کاک دکتۆرە زانێت هەموو هاوڵاتیەکی عێراقی هەموو هاوڵاتیەکی هەرێم ئەگەر کامل ئەهلیە بێ بۆی هەیە داوای پسۆڵەی پێدانی هەڵگرتنی چەک و بوونی چەخۆی دوونەوە هەم بوون یا هەڵگرتن بوون نامێ پێت بێ بەڵام هەڵگرتن ئەبێ مەخفی بێ و لەژێر جلەوە بێت ئەنجا ئەو چەکانەی کە مۆڵەتیان پێ ئەدرێت بریتین لە دەمانچە لە سلاحی ڕاو لەگەڵ سلاحی ئەسەری نابێت چەکەکە سەریع التەلاقات بێ ئەنجا حتا ئەگەر جهتێکی حکومی ڕسمی دووبارەیەکەمەوە جیهەدێکی حکومی ڕسمی ئیجازەی مۆڵەتی چەک یا هەڵگرتنی چەک با بە چەکێکی حربی کە کلاشینکۆف بۆ ئەوانەیە ڕەنگە بۆی تەبعەکەن و ئەیدەنێ وەزارەتی ناوخۆ ئەو شوێنانەی کە وەزارەتی ناوخۆش تەخویلی کردوون جاری وهەیە محافظە جاری وهەیە قایم مەقام جاری وهەیە مدیر ناحەیە علاکولین بە ڕسمی پێدرێ ئەوە ئەگەر کێشەیەکی پێ دروست کرد یا قەتڵێکی کرد یا شروع بالقەتڵی کرد لە محکەمە ئەو هەویە ناخوا بۆ چونکە ئەوان ئەگەڕێنەوە بە قانونی ڕقم 16 ساڵی 93 کە باسی کلاشینکۆفی نەکردووە
پرۆژێکتێکتان هەبوو علاسەز هەر کەسێک چەکی هەبێ لە ماڵان بێ لە شۆ بێ ینی بێنن وەزارەتی ناوخۆ ڕقەمەکەی ئەوەشتان هەیە منیش بەحسی تاواکردنی تۆزێک بۆمان باسکە بەحسی تاواکردنی ئەوەکەم سەرەتا یەکەم هەوڵدرا لە ماوەی 6 مانگە تەرجیل بکرێت یعنی ئەم سلاحە هەرچیەک بێنەوەکەی لە لای فلان کەسە ئەوە عنوانەکەیەتی دوای ئەوە مەرحەلەی دووەم معالجە دائەنرێ بۆ ئەو چەکانەی کە مەفرۆزە لە لای هاوڵاتیان نەمێنێت ئێمە بە مەرحەلەی یەکەم تەطبیق بکەین دەرنیشان و ئەو شوێنانە و ئەو چەکانەی کە لای خەڵکە لای خۆمان تۆماری بکەین تەقەن ئستیمارەمان حازر کردووە فۆرما تەوزیعێنەکەین بەسەریانە دوای ئەوە ئیتر هەرچی تۆماری نەکا یا تەرجیلی نەکرد بێ ئەو بە حسابی سلاحی قاچاقی دانێن و حسابی قاچاقی بۆ کرد. جەنابی دکتۆر بۆچی دەمەقالێک کۆتایی بە کوشتن بێنی دەمەقاڵی بۆ کۆتایی نێ بە لێبوردنێک؟ سپاس لە بۆ دەرفەتە ئەمن ئەو ڕەهەندەی ئەو کەیسەی کە جەنابەت پێم باش بوو دوو ڕەهەندی سایکۆلۆجی هەیە ڕەهەندێکی پەروەردەی سایکۆلۆجیە ئەمە ئیش لەسەر ئەو بابەتێ بکەین کە تاک لە کۆمەڵگای کوردی بە قۆناغی جیاواز لە ڕووی پەروەردەت تێدەپەڕی دەرهاوێشتەی نەرێنی ئەو بابەتەیە یەک هەڵنەستانە بە ئەرکە پەروەردەیەکی خودی کۆمەڵگا خێزان پێی هەڵنەستایە دوو کۆمەڵگای کوردی بە تاڕادەیەک بۆ بەو شێوازە برین زیاتر ریالیستیە کۆمەلگایە کە توخمی لاسایی تێدا زاڵە ئەمە زۆر واقعبین بین کۆمەلگا کاتێک تاکە کەسێکت بە شێوازێک پەروەردە دەکرد ئەو ئەرکە پۆزەتیفەی خۆی کە دامەزراوەی خێزانە پێی هەڵنەستا زۆر ئاساییە توخمی زاڵبوونی لاساییکردنەوە لە ڕەفتاری ئەو تاکەسەی دەبتە شتێکی زۆر نۆرمال کەواتە لێرە کۆمەڵێکی میکانزم وە لەو تاکەسەی دەکاتن ئەلتەرناتیڤی لە بۆ خۆی دەینتەوە پاساوی لە بۆ خۆی دەینتەوە کە ئەمن بە جۆرێک لە جۆرەکان لۆیە ممارەسەی ئەو جۆرە پێداویستانەمە لەوەیە تاڕادێک نەبوونی ئەو ئاسایشە کۆمەڵایەتی لەسەر ئاستی تاکەسی لەسەر ئاستی کۆمەلگا کەواتە ئەوەی کە لێرە زەڕورە خودی ئەو کەیسانە لۆ ڕوودەدارە ناو کۆمەلگا نەبوونی بەرپرسیارەتی خێزان تاک لە ناو کۆمەلگا دەرهاوێشتە یەکەمە دووش توخمی زاڵبوونی تاڕادەیەک نەبوونی ئەو سایکۆلۆژیە پەروەردەیە کە ئەمن وەکو تاکەسێک لە ناو کۆمەلگا لە قۆناغی سێم چڕ لە بۆ من ڕوودەدا ئەو دەرهاوێشتە میکانزمەی چی هەموو پێداویستانی لە بندەست منە ناو کۆمەلگا شتێکی زۆر نۆرمال دەبیتن کاتێک ئەمن ئەو پێداویستانە وەکو تاکەسێک بە شێوازێک هۆشیار نیمە تاکەسێکی هۆشیار نیمە ژینگەک ئەمنی دروست کردیە ئەو ژینگەیە هەموو پێداویستانی فەرهەم کردێ لە بندەستم زۆر نۆرمالە زۆر ئاسایی ممارەسی ئەو پێداویستانە بکەم هەواتە ئەو تاکەسی ئەو کەسی کە جەنابتان لێرانە ئایا لە بۆ چ ئەو پێداویستەی فراهەم بۆ لە بندەستی ئەتو کەسێکی وەزیفی پیشەیی بۆ ئەمە کاسبکاری هیچ پێویست بۆی ناکاتن ئیشی تونیە ئەوەی کە ممارەسی چەچی بکەی کە لەگەڵ کەوەکو شوفێری کە جەنابەت باز دەکەی لەو چەکەت پێیە کاتێک ئەمن لەو فلتەرێک کە خێزانە لێرە متابعی نەبوو بە دوواداچووری نەبوو لە قۆناغی دووەم دامەزراوەکانت کەی لە ناو کۆمەڵگا ئەو دامەزراوانەیە کە بۆ نمە دامەزراوە زۆر جاران دامەزراوە پەیوەندیدارەکان دامەزراوە پەیوەنددار بۆ نمە ئەتو مۆڵەتی شوفێری هەردەگری لە شەقامەکان دەسڕۆیەوە هیچ پێویست ناکاتنەوەی ئەتو چەکێکی بێمۆڵەتت پێیە کەواتە دامەزراوەی پەیوەندیدا لێرە ڕۆلی چییە ئەم تا کەسێکم کەواتە دەبی هەموو کاتێک بەو شێوێ تەمەشای خۆ بکەم کەواتە من لە خۆم بترسێن ئەی جەنابتان وەکو کۆمەڵ ناسێک دەورت چییە مەسەن چۆن خێزانەکان ڕێنمایان دەیتێ مەسەن فێریان دەکەین مەسەن ئاوا لە بن لەگە مناڵەکانتان مناڵەکان چۆن کۆنتترۆلی خۆمان بکەین مەسەن خێزان لێرانە فێرن کۆنتترۆلی مناڵەکانیان بکەن بۆی چەک بەکارنێنن بۆی نەرمتر بن لێبوردەتر بن چۆن بەتاکید ئەوەی کە ئەو پەروەردەی لە خێزان دەست پێ دەکا وەکو یەکەیەکی بچووکترین یەکەی کۆمەڵایەتی کە ڕۆلی هەیە لە ڕۆلی هەیە لە ئاراستەکردنی منداڵە ڕۆلی هەیە لە دروستکردنی کەسایەتێکی تەندروست کەواتە خێزان کاتێک بەڵام لەگەڵ ئەو شێوازەی خێزانی ئەوڕۆکە کە دەبی لە کۆمەلگای کوردی ئەو وەزیفە ئەو ئەرکە پەروەردەی هەیە لەوانەیە ئەرکەیە بۆ نمونە گواستراوتەوە خێزان بۆ داکوباب لە قۆناغێک بۆ نمونە وەزیفەدارە فەرمانبەرە لە کاتژمێر هەشتی بەیانی دەستە دەرێت تا کاتژمێر 2 و 3 یۆرۆ ئەو پەروەردەی منداڵە و پەروەردەی ئەو تا کەسێ لە سەشانی گواستراوەتەوە لەوانەیە گواستراوەتەوە بە دەستگای تر ئەو دەستگای زۆرجار لەوانەیە گشتی بە ناو کۆمەلگا زۆر جارانیش کاتێک کە دەگەڕێتەوە ماڵێ بە زۆر کۆمەڵێک هیلاکی و کۆمەڵێک ماندی بوون کاتی نییە ئەو کەسە ببینی کاتێک کە نەشی بینی ئەوە لێرە چ دروست دەکاتن
لێرانە ئەو فەراغە دروست دەکاتن کە ئەو تا کەسە پەروەردەی خۆی لە ناو ژینگەی کۆمەلگا وەردەگری ئایا ژینگەی کۆمەلگا بە چ شێوازێک ئاڕاستی دەکات لەوانە بە شێوازێکی زۆر هەڕەمەکی ئاڕاستی بکاتن لۆی کۆنتترۆلی کۆمەڵاتی زۆربەی کات لە یەکێک دەست پێ دەکات کە یەکە خێزانە پێویست ئەو داکۆبابە متابە ئەو بەدووادا چوون بکە لە کۆمەلگای کوردیش ئەمەش دەبی ئاماژە بۆ بەتێ بکەین کۆمەلگای پێشکەوت و زۆربەی کات ئەو دیاردانە دەرهاوێشتەی کۆمەلگا پێشکەوتوەکانن یا ئەو کۆمەلگایانەی پێداویستەکانی جیاواز بەکاردێنن کۆمەلگای کوردیش بە دەرنیە لە بەکارهێنانی لەو کرانەوەی لەگەڵ کۆمەلگاکانیت کە زۆربەی کات ئایا فەنیاتی هوەری مامەڵەکردنمان لەگەڵ ئەو دیاردانێت تاوان ئایا لە خۆیە کە گوتمان توخمی لاساییە ئەمە زۆربەت کاوەردەگریت ئەو پێکدادانەی نەبوونی ئەو پەروەردەی ئەو خێزانەیە ئەرکەکەی خۆی گواستیتەوە لە خۆیەوە لە بۆ تەسلیمی چی کردیە دەوروبەری ژینگەکەی کردیە و توخمی زالبوونی لاسایش وەلو تا کەسە دەکاتن لە ژینگەک بە شێوازێکی زۆر هەڕەمەکیانە بە شێوازێک مامەڵە دەکات کە زۆربەی کات کۆنتترۆلکردن لە دەستی خودی ئەو خێزانێ دەکات زۆر سپاس دکتۆرجان جەنابی یادوەر ئەو جۆرە چەکانەی بێموڵەت لە دادگا چ مشکلێکتان بۆ دروست دەکات زۆرەوە بزانمە بێگومان ینی ئەو کەیسانە کەیسی کوشتن زۆربەی کەیسی کوشتن و شەڕەکان چەکەکان بێمۆڵەتن و ئەگەر هەتا ئەگەر بە مۆڵەتیش بنیانی زاری وایە مەسەرەن ئەو کەسانەی کە ئەنجامی تاوانەکەی دەدەن لەوانەیە سەر بە دەوڵەتیش بزانم زۆر جارەوەی مۆڵەتی هەیە تۆزێک حسابات دەکات دەڵێ مەسەرەن مەسەن ناوم هەیە لە دەست تۆزێک ینی تۆزێک ینی ئەوەی بەرپرسیارەتی هەڵدەگرێ بەرامبەر چەکەوە بزانم یان وانە وەڵی پێوەرەکان زۆربەی تێک چوینە ینی ئەو دانی ئەو مۆڵەتانش حتمما بەو پێوەرە ستانداردانەدا نەچوینەکەم مەفرۆزە ئەو کەسانە مەسەرەن کە تەچیان دەدرێتێ على الأقل دەورەیەکیان بۆ بکرێتەوە دەورەیەکی وەکو مامۆستا دکتۆر فەرمووی تەوعیەی بەکارهێنانی ئەو چەکە بۆ چییە؟ بۆ سەک بۆ حیمایەکردن چی بکرێت نەک بۆ ئەوەیە کێشەیە گرفتێکی ئانی ڕوودەدا بەرکێشانێکی ئۆتۆمبیل لەگەر یەکتری کۆتایەکی بەچەک چارەسەر بکرێت ینی یەکلا بکرێتەوە بەچەک ئەی چی بکرێت بۆەوەی چەک کەمتر بێت والله من بەڕێی من ئێمە لەبەرەوەی کە لەو مەرحەلەی لەو قۆناغی کە تێدا داینە استقراری سیاسی وەکو پێویست نییە و سنوورەکان کراوەنا چەندی بکرێ ئێمە ئەو زاهیرەیە کەم بکەینەوە هەوڵ دەین هەوڵی زدی بدەین لە بۆ زاهیرەی چەک پێدان چ بە مۆڵەت و چ بە غەیری مۆڵەتیش ئای بەش ئێستا تۆزە خەڵک تۆزە شەرم دەکا مەسەن چەکەڵ دەگرێ شتووە جاران نەماوە واللهی ڕاستە فعلەن خەڵکێکە پۆزی پێدا پێش بڵام ئێستا تۆزە بۆ لەو متەڵقەوە تۆزێک کەم بوویتەوە بەڵام دیار نییە لە ماڵەکان مۆجوودا ینی ئەوە بەداخەوە ینی فەرمەوە لە ناو ئۆتۆمبیلی تەکسیار گرتیانی ئەچێنسە کەیسی دومە ویش کەیسی دزینە گەنجێکە لە شێوێکدا دوو دوکانی بڕێوە باو ڤیددیۆ ببینی جاگوتووە لەسەر دەکەین لێرە دادەنیشتم مەشروبی دەخۆم شەوک لە شەوانە چوومە ئەنکاوەی مەشروبم خواردەوە دوایە کە سەرخۆش بووم بەجارێدا دڕۆشتم دەوری سەعات 3 و شتێک بوو دوکانێکی مەشروبم دیشکاندم دوایە کە لێمێ هەندێک مەشروبم برد لەوێ ڕۆیشتم تووشی دوکانەشکە بووم دوکانەشکەم شکاشگەی هەندە مەشروبم برد لۆ خۆم کە خواردم ماوەی 24 سەعاتی پێی نەچوو دەرگیرکرام لەلایەن پۆلیسەوە بە خۆمیش ئەمەلایەتی دەکەم پێشترێکە چی تاوانێکی ئەم ئەنجام نەدایە ئەو یەکەم جارەکە و تاوانەی ئەنجامدەم تاوخە ئەم نەدەکرد کە دەستگیر بکرێم لە ناکاوەکی کە منیان دەستگیر کرد گوتیان وەرە سواری سیارەی بە بە خەیاڵم دانەداهات کەوا زوو دەستگیر بکرێم بە فکریشم لەوە نەدەچێتەوە کەس یعنی هەست بکە من شتم کردێ بەڵێ ئازان لێ کۆڵەری کەیسەکەمان لەگەڵایە بە ناوی نەقیب شاخوان بەخێر بکار سلامەتی سپاس ئەم گەنجە چۆن گیرە وەکو خۆتان دەزانن کە شارۆچکەی ئەنکاوە ئەغلەبی وەکو ینی زۆرینەی دانیشتوانی برا مەسیحیەکانن ئێمەش پەیوەندیمان پێوەکرا کەوا کەسێک سەرخۆشە و خەریکی مەی دزی بوون لە دوو فرۆژگای ناو شارۆچکەی ئەنکاوە
دواتر توانیمان دەستگیری بکەین و ڕەوانەی بەردەم دادوەری بەڕێز لەکردنەوەی ئەنکاوەمان کردو بەڕێزیان بڕیاریاندا بەڕاگرنی تۆمەتبار بە پێی مادەی 440 یاسای سزادانی عراقی. دوکانەکان نزیک بوون لەیەکتر؟ دوکانەکان مەسافەچان هەبوو لەگەڵیشان ئەو لێک نزیک بوون مەی فرۆشتن بوون. بەڵێ زیاتر دوکانەکە چۆن شوشە بوو یان دەرگا بوو چی؟ ئەوە ئەو تۆمەتبارە فرۆشگای یەکەم دەستی بە دەرگاکەیەوە ناو دەرگای کردەوە و بتلێکی برد. فرۆژگای دووەم هەر جامی شکاند و جامی فرۆژگاکەی شکاند و چەند بتلێکی مەی فرۆشتنی برد لە فرۆژگاکەی دووەم. گران بوون ئەو شتانی ئەو ینی مەی ئەو فرۆژگانە گرانبەها بوون و هەروەها نرخی جیاوازیشی تێدا بوو لەو مەیانە. پێشتر توانی ئەنجامدا بوو لە ئێوە؟ پێشتر نەخێر بەڵام ئەوە توانیمان دەستگیری بکەین و ڕەوانەی بەردەم دادوەری بەڕێزیان بکەین. لە کامیرە دەرچوو بوو کامیرەی چاودێریش دەرچوو بوو یارمەتیشی زۆری بۆ ئێمە هەبوو کە توانیمان دەستگیری بکەین و ڕەوانی دادوەری ڕەوان دەرگای ئەنکاو بکەین و بەردەم دادوەری لێکردنەوەی ئەنکاوە. بەڵێ ڕستەکان خۆش بێ. زۆر سپاس. بەڵێ جەنابی دادوەر لە شەوێکدا دوو دوکاندا بڕێتن ئەمە سزاکەی چۆن دەبێت؟ هەروەکو باسی کرد کەیسەکە عیبارەیە لە دوو تاوانی ئەنجامدایە تاوانی دزی. تاوانەکان لە دزینی محلەیەکە بابرێن شوێنی فرۆشتنی مەشروبات. ئەوە بەپێی یاسای سزای عراقی مادەی 443 فقەڕی بەرگەی 5 لەبوو تەکیف دەکرێت. بەپێ ئەو مادەیەش سزاکەی طبیعی لە 10 ساڵ زیاتر نەبی سزن. بەڵام دەڵێ من سەرخۆش بووم ئەوە دەوردەبینێ لە دادگا؟ هیچ دەور نابێت. ئەوە زۆر جاران لە بۆ خۆ پاساوێکە بەڵام طبیعی ئەوە کە گوتمان گەنجە و مەسەلەن سەرەتایی ئەگەر پێشینەی تاوانیشی خاوێن بی پێشتری تاوانی تری ئەنجام نەدابی ئەوە دادوەر پەنا دەباتە بەر ئەی شەویش بووە مادەی عوزرەکانیان زروفەکان زروف ئەو زروفەی طبیعی زەرفی شەوی زەرفێکی مشەدەدا بۆیە فقڕی 5 دیگریتەوە چونکە چۆت بۆ دوو مەحالی شکاندووە لە ڕێگەی دەرکەیان پەنجەرەکەی مەسەن کە شکاندووە چوتە ژوورێ و دزی لێ کردووە ئەوزا ئایا مەسەلەن مەبلەغی دزیەکەش برن ئەو شتێکە دزیوێتی ئەویش دەور دەبینی؟ طبیعی دەور دەبینی بەڵام لێرە لەو حاڵەتە دەورێکی ئەو هەنابین بەس دزیەکە حسابەکە دزی کردو ئەوە مادەی 446مان هەیە ئەڵێ ئەگەر قیمەتی دزراوەکە لە 2 دینار و نیوی سویسری عێراقی قەدیم کەمتر بی ئەوە عقوبەکەی هەگەر حەبس بی ئەبتە غەرامە. بەڵام لێرە حتمما ئەوە لەو مەبلەغانە نییە و زیاترە دووش ئەو زەرفەی مادەی 443 لێ دێتە دی. دەڵێن حاڵەتێک ئەو زەرفانە هیچی نەبوو بە شەو نەبوو محل نەبوو ئاوا نەبوو پەنا دەبرێتە بەر مادەی 446 بەڵام لەو حاڵەتە گوتمان عقوبەکەی سجنە لە قانونەکە بابرێن لە 10 ساڵ زیاتر نەبی. تەمەەن دەور دەبینێ تەمەنی چەندە و یا مناڵی هەیە یان خێزانی هەیە ئەوە لە محکەمە بێگومان زروف کوگوتمان مەسلەی بچوکی تەمەنەکەی ئەگەر مەسەن گەنجێکە بسەرەتای تەمەنیتی طبعی ئەگەر بێت و لە نەو جوانەکانیشبی لە 8 خوار 8ەوە بی و لە 11 زیاتر بی ئەوە سزاکەی زۆر دەگۆڕێتن جاری وایە لە سزنیش کەمتر شمولی دەکانی دادگا پەنا دەباتە بەر مەسەلەن دانانی لە ژێر مراقبەی سلوک سزاکەی کەم نابێ. بەڵێ جەنابی لیوا پۆلیس و دەستگا ئەمریکان چ دەورێکیان هەبووە لە کەمکردنەوەی ئەو جۆرە تاوانە وەکو دزین بۆ نمونە؟ بەپێی حسایات لای ئێمە پۆلیس سەرکەوتوو بۆ لۆ توانوێتی زۆرینەی دزیەکان ئاشکرا بکەوت تاوانباران بگیرێت. بەڵام خۆتان نەزانن تاوان ئەوەی کە دزی کردووە بە اختصاص و بە میهنە ئەویش زانست و علمی تازە بەکارێنێت
بەڕوان پێ بکە ئیحسایاتی دزی لای ئێمە ئەو نەدڵ خۆشکەرە بەنسبەت شوێنەکانی تری عێراق یا دەرو جیرانیش بۆی حەزم کرد باسی سەری ئیحسایات بکەین لای ئێمە گەلێک باشە و ئێمە تەمەناکەن یەک دزیش ڕوونەدا بەڵام ئیتر ئەمە بەشەرە کە خەڵکیش زیایی کرد مەتالیبی زیایی کرد حەزی کرد وەکو خەڵکی تر بژی بەبێ طریقەی مەشروع هەندێک کەس کەوا نفسیان نزمە فەنا ئەبەن بۆ ئەو بابەتانی کە پێوترێ دزی کردن تا ئەم لەحزەیە من جەنابتان و بینەری بەڕێز ئاگادارەکەم لەو ناحەیەوە پۆلیس و دەرگاکانی ئەمنی و ئاسایش سەرکەوتون و سەرکەوتوو بوون لەوەی کەوا توانیانە حدێکی زۆر باش ئەو دیاردی دزیەکە بکەنەوە خۆش بێ ئەی حەز دەکەم ئەو کولتوری سکاڵان مەسەن دزی زۆر کەسێک دزی لێ دەکرێت شکایەت ناکە یان شتێکی لە دەبن شکایەت ناکات دەڵێ تااقەتم نییە و ئەوەی زۆرە ڕۆتینی زۆرە دەتەوێت چی بە خەڵک بڵێ دەربارەی سکاڵەوە ئەوە کارێکی باش نییە قیمەتی دزیەکە هەرچەنێ بێت بۆ ئەوەی دزەکە ترجیع نەبێت بۆ ئەوەی کاری تریش بکات سزای خۆی وەربگرێت زۆر ئاساییە مراجعە بکات و داوا بکات بڕوان پێ بکە یعنی من مەسئول بلۆ قسەی کەم ئیجراءاتی شکاتکردن هەم لە دادگاکان هەم لە دەرگاکانی پۆلیس ئەوەندە ئاسان بۆ ئێستا بەسمەت دادگاکانەوە هەرچەندە من حەق لە باتی ئەم قسە بکەم ئێستا لە هەموو ناوچەکانە تەوزیع کرا و دادگای هەیە تایبەت و محکەمەی خاصی خۆی هەیە یعنی قەت ڕۆژێک نەبووە ئاسانکاری زۆر کەسێک شکات کرد بێ بڵێ وەڵا حاکم منی نەبینیوە دادوەر منی نەبینیوە دوێتی دوسێ ڕۆژی تروەرۆژ چیوان نییە ڕەنگە دەمانی کۆن ئەو بەس ئێستا لە هەموو شوێنەکانە دادوەر هەیە لە هەموو شوێنەکانە بنکەی پۆلیس هەیە و ئەفسەری بەتواناشمان هەیە کە چەند بەڕووی هاوڵاتیانەوە هەست داوایەکیان هەبێ بۆیە من تکایان لێ یەکەم ئەگەر دزیەکەش ئەو گەورە نەبێ بێن شکات بکەن بۆ ئەوەی ڕێگە نەدەین بە دزەکە بۆ جارێکی تر ترجیع بێت و بڵێ وەڵا ڕەنگە ئەوەی داهاتوش هەر عینی مۆقفی هەبێت دەستەکانتەوە ئەی حەزم دەکرد بزانم تا چەند خەڵک یارمەتی دەری دەستگا ئەمنیەکانە کە شتێک ڕۆدا خەبەر دەدەن تەلەفۆن دەکەن دەڵێ شتێکم بینی ئاوا شتێکم بینی باش نەبوو ئەو شتانە هەیە ئێمە باشین حقیقت لە هەموو عالەمە لە زڵمیانە ئێمەش اعتیما دەکەینە سەر ئیمکاناتی فەنی و میهەنی کە ڕۆژ بە ڕۆژ بەرەوە پێشەوە ئەڕوادی خۆتدانی و ئەدلەی جنایی هەیە ئەمە کامێرە هەیە ئەمە شتی تر هەیە بەڵام ئەگەر هاوڵاتی لەگەڵان نەبێ ئەمانە هەمووی هیچ نییە زۆر مهمە حەزم کرد خەڵک جێ لێ بێەوە زۆر مهمە هاوڵاتی ئێمە گلەیمان لیان نییە زۆر هاوکارن لەگەڵمانە توانین بڵێن چاوی سێ من ئەوان بۆ دەستگا ئەمنیەکان نەکرد پۆلی دەستگای ئاسایشیشی پێ ناکری ئەگەر بێت و هاوڵاتی هاوکاری ئەو ئینجازاتەی تۆی بینی هەمووی بە هاوکاری و تعاونی هاوڵاتیانە ئینشاءڵڵا ئەو وەعیش زیاتر بەرەوەی پێشەوە ئەوڕە تا بکاتە ئەو حدەی هەرێکی خۆی بە پۆلیس بزارێ ئەو کامیرانە زۆری ماوەتەوە بێ جەنابی لیوە ئەو کامیرە ئێستا وەکو منتیقە هەموو هەیەی بەس ئەو مەشروع گەورەی کە جەنابەت بەحسیەکەی احتیمال لە ماوەیەکی زۆر کەمە تاوە بێ ئەو کاتەی تر نەیاری پێکرێن نەتوانن فێڵی لێ بکەن دەستەکانتان خۆش بێ دکتۆر جان بۆ دزیکردن چارەسەری نەبووە مەسەن زۆر کەسێ مەسەن فەقیری بە هەنجەت دادەنێ بڵێ لەبەرەوەی دەستم کورتە زۆر کەسێ ناڵم هەم کەس لەگەڵ ڕێزم هەست ناکەوە هەنجەتێکە ئەو دیاردانە بە تاکید سێ توخمی سەرەکی هەمووەکو پاڵنەر کە جەنابەت باز دەکەی هەمووەکو هۆکار هەمووەکو کاریگەری ئەوەی کەمە زۆر جاران جەستیفیکیشن لە خۆمان دەین وەکو پاسا و بۆ نمونە پاڵنەری ئەو گەنجەی ئەو هەرزەکاری لۆ ئەو دزیە یاخود ئەو تاوانەی دەکا حەز و ئارەزووە کەواتە ئیشی کۆمەلگا لێرانە لەسەر خاڵە چراوە دەستیتن بێ ئەو معادلە و هاوکێش ئەو حەز و ئارەزوەی لە بۆ بگۆڕی لۆ بکەی خواست بۆ نمونە بە شێوازێکی پۆزەتیڤ ئەمە زۆر جاران ئەو تێڕوانە و دیدگایە بکەینە کاریگەری بۆ نمونە ئەو تا کەسە لە جیاتەوەی حەز و ئارەزووی بە شێوازێکی لاساربی لادەربی خواسی لۆ دروست بکەین یعنی بەو جۆرەی ئاکو دەتوانین ئەو مێنتاڵی ئەو تا کەسەی بە میتۆدێکی زانستی بکەی وەرە ئەو حەز و ئارەزوانەی بگۆڕی لۆی بکەی خواست کاتێککردتە خواستەوانەیە ئەو کاتی گرفتت نابی ئاسان دەبی لەوەی کە بتوانانی کۆنتترۆلی بکەیت لێ جیاوازی لە کۆمەلگا نەریتەکانی وەکو کۆمەلگای خۆشمان زۆربەی کات تەبڕیر هێنانەوە پاسا و هینانەوە لە بۆ ئەو تاوانەی یاخود لە بۆ ئەو ڕەفتارانەی کە ئەنجام دەدرێ وەکو لادەر ئەو گەنجە لە حالەتێک لە حالەتەکان
گزارشتە وزەیەکی زۆری هەیە هەڵچوونە ئەو هەڵچوونە چییە دێنە سەر ئەو پۆینتکە کە فعلەن ئەتوو ئەو ممارەسەی ئەو بابەتەی کردی ئایا کو دەتوانانی کۆنتترۆلی ئەو بابەتی لە بۆ بکەیت ئەمن کاتێک هەموو ئەو پێداویستە گەنجەکە لە کۆمەلگای من بۆ من ئەو پێداویستانم لە بەندەستیدانە وەکو حەز و ئارەزوو بەکاربیینی کەواتە دەرەنجامەکەی دراوشتەکەی چ دەبیتن لا دەردەبی بەڵام وەرە بالەبۆی بکەمە خواست بە میتۆدێکی زانستی بە شێوازێکی زانستی وەرە تەمۆحی لەکن دروستکەم هیوای لەکن دروستکەم بۆ نمونە کاتێک لە ناو کۆمەلگایەک دەبتە هۆی بەکارهێنانی ئەو هەمە مادە مخدر و هۆشبەرانە چ دەکاتن لەوەیە نەبوونی هیوا و زۆربەی کاتیش لێکترازانی خێزانیش و زۆربەی کاتیش دروستکردنی سوورەک و وێنایەکی ناشرینە لە ئەو تاکەسەی دەرەنجامی هەمووچێ دەرەنجامی ئەو ئارەزوەیە کە تاکەسەتیدا لە ڕووسایکۆلۆژی بەڵام وەرە من دەمەوێتن خواستی لە بۆ دروستکەم ئەو خواستی ئەو تاکەسە کو بتوانم بە شێوازێکی زۆر ئەکادمی بۆن من بە شێوازێکی زۆر تەندروست گەورەی بکەم وای لێ دێتن ئەو خواسە دەبتە بەشێک لە کەسایەتی لەوەیە لە جیاتی ئەو پاڵنەرەی دووەم کە هۆکارەکەی حەز و ئارەزوەکەی دەبە پاڵنەرەشی لە بۆ دروست دەکەم بە شێوازێکی زۆر پۆزتیڤ وە لێ دەکەم چ بکاتن کەسێکی لادەر نەبی تاوانبار نەبێ ناکۆمەڵ ژینگە چ لەوە دەبینێ ژینگە ئەو ژینگەیە ئەو دروست دەکات کەواتە ئەمن وەکو ژینگە بۆ نمونە زۆربەی کات ئەوەی کە هەیە ئەو میکانزمانە بۆ من ئەمەکو تاکەزە ناو کۆمەلگا ئەگەر کۆمەلگا تەمەشای من نەکاتن کە ئەمن مافم چییە ئەرکم چییە کەواتە لە هەمان کاتیشدا مافەکەش لە خۆم نبینم کەواتەمە کاتێک تێکەڵاویەک دەکەم لە نێوان ئەوەی کە ئەمن ئەو ئەرکە لە ناو کۆمەلگا وەکو کۆمەلگا جێبەجێ ناکەم کەواتە نابی چاوەڕێی چ بکەم چاوەڕێ بکەم کە ئەمیش مافی پێ بدەم لێ کۆمەلگا دەبی پێشەوەی ئەو تاکەسانە پێش ئەو تاکەسانێک کە داوای ئەرچی لێ بکەیت دەبی مافەکەی پێ بدەیت کەواتە ئەو گەنجە ئەو هەرزەکارە دەبی چ بکە دەی مافەکەی پێ بدەیت خواستەکەی پێ بدەیت وەکو خۆی ممارەز بکات ئەو کاتی داوای چی لێ دەکەم داوای ئەرچی لێ دەکەم هەرژین دەستەکانتان خۆش بی با سەیری ئەو ڤیددیۆ بکەین کە باس لە ئاماری 2019 دەکەین هەڵبەتە هی 11 مانگە ئەم ئامارە با سەیری ڤیددیۆ بکەین جا گفتوگۆی لەسەر دەکەین بێکەوە فەرموون بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێمی کوردستان خشتەی تاوان لە هەرێمی کوردستان بەم شێوازی خوارەوە هاتووە بۆ 11 مانگی ساڵی 2019 ئاماری تاوانەکانی کوشتنی پیاوان بەم شێوەیە بووە لە هەولێر 53 تاوان لە سلێمانی 43 تاوان لە دوهۆک 25 تاوان لە هەڵەبجە 2 تاوان لە سۆران 4 تاوان لە گەرمیان 9 تاوان لە ڕاپەرین 14 تاوان سەبارەت بە ئاماری تاوانەکانی کوشتنی ئافرەتان لە هەولێر 18 تاوان لە سلێمانی 12 تاوان لە دوهۆک 10 تاوان لە هەڵەبجە هیچ تاوانێک تۆمار نەکراوە لە سۆران 2 تاوان لە گەرمیان هیچ تاوانێک تۆمار نەکراوە لە ڕاپەرین 8 تاوان پەیوەست بە ئاماری تاوانەکانی کوشتنی بەهەڵە لە هەولێر 5 تاوان لە سلێمانی 10 تاوان لە دوهۆک هیچ تاوانێک تۆمار نەکراوە لە هەڵەبجە 1 تاوان لە سۆران 6 تاوان لە گەرمیان 8 تاوان لە ڕاپەڕین 9 تاوان ئاماری تاوانەکانی لێدان و ئازاردانی ئافرەتان بەم شێوەی خوارەوە بووە لە هەولێر 309 تاوان لە سلێمانی 18 تاوان لە دوهۆک 38 تاوان لە هەڵەبجە 84 تاوان لە سۆران 36 تاوان لە گەرمیان 24 تاوان لە ڕاپەڕین 51 تاوان ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ مردن لە هەولێر 176 ڕووداو بووە لە سلێمانی 162 ڕووداو لە دوهۆک 110 ڕووداو لە هەڵەبجە 13 ڕووداو لە سۆران 10 ڕووداو لە گەرمیان 26 ڕووداو لە ڕاپەڕین 33 ڕووداو لەبارەی ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ بەبێ قوربانی لە هەولێر 588 ڕووداو لە سلێمانی 1108 ڕووداو لە دوهۆک 951 ڕووداو لە هەڵەبجە 85 ڕووداو لە سۆران 64 ڕووداو لە گەرمیان 349 ڕووداو لە ڕاپەڕی 300 ڕووداو سەبارەت بە ئاماری تاوانەکانی ئازاردانی بە ئەنقەست لە هەولێر 993 تاوان لە سلێمانی 1723 تاوان لە دوهۆک 1087 تاوان لە هەڵەبجە 200 تاوان لە سۆران 119 تاوان لە گەرمیان 350 تاوان هاوکات لە ڕاپەڕین 370 تاوان پەیوەست بە ئامارەکانی ڕفاندن لە هەولێر هیچ تاوانێک تۆمار نەکراوە لە سلێمانی 9 تاوان لە دوهۆک 99 تاوان لە هەڵەبجە 6 تاوان لە سۆران 3 تاوان لە گەرمیان 13 تاوان لە ڕاپەڕین 7 تاوان سەبارەت بە تاوانەکانی دزیکردن لە هەولێر 278 تاوان
لە سلێمانی 1611 تاوان بووە، لە دوهۆک 831 تاوان، لە هەڵەبجە 99 تاوان، لە سۆران 159 تاوان، لە گەرمیان 191 تاوان، لە ڕاپەڕین 270 تاوان. پەیوەست بە هەوڵدان بۆ دزین لە هەولێر 3 هەوڵی دزین هەبووە، لە سلێمانی 153 تاوان، لە دوهۆک 1 هەوڵی دزین هەبووە، لە هەڵەبجە هیچ تاوانێک تۆمار نەکراوە، لە سۆران 2 تاوان، لە گەرمیان 1 تاوان، لە ڕاپەڕین بە هەمان شێوەی هەڵەبجە هیچ تاوانێک تۆمار نەکراوە. دزینی ئۆتۆمبیل لە هەولێر 6 تاوان بووە، لە سلێمانی 73 تاوان، لە دوهۆک 1 تاوان، لە هەڵەبجە 1 تاوان، لە سۆران 3 تاوان، لە گەرمیان 6 تاوان، لە ڕاپەڕین 2 تاوان. دەربارەی تاوانەکانی دەستدرێژی سێکسی لە هەولێر 34 تاوان، لە سلێمانی 64 تاوان، لە دوهۆک 50 تاوان، لە هەڵەبجە هیچ تاوانێک تۆمار نەکراوە، لە سۆران 2 تاوان، لە گەرمیان 21 تاوان، هاوکات لە ڕاپەڕین 15 تاوان. بەرتیل وەرگرتن لە هەولێر هیچ تاوانێک تۆمار نەکراوە، لە سلێمانی 7 تاوان، لە دوهۆک هیچ تاوانێک تۆمار نەکراوە، لە هەڵەبجە بە هەمان شێوەی دوهۆک و هەولێر هیچ تاوانێک تۆمار نەکراوە، لە سۆران 3 تاوان، لە گەرمیان 2 تاوان، لە ڕاپەڕین 1 تاوان. سەبارەت بە دزینی سامانی ژێردەست و ناپاکی لە ئەمانەت لە هەولێر هیچ تاوانێک تۆمار نەکراوە، لە سلێمانی 6 تاوان، لە دوهۆک 1 تاوان، لە هەڵەبجە بە هەمان شێوەی دوهۆک 1 تاوان بووە، لە سۆران و گەرمیان هیچ تاوانێک تۆمار نەکراوە، لە ڕاپەڕین 1 تاوان. ڕووداوەکانی مردنی پیاوان بەهۆی سووتان لە هەولێر 12 دۆسیە، لە سلێمانی بە هەمان شێوەی هەولێر 12 دۆسیە بووە، لە دوهۆک 8 دۆسیە، لە هەڵەبجە هیچ دۆسیەیەک تۆمار نەکراوە، لە سۆران 6 دۆسیە، لە گەرمیان بە هەمان شێوە هیچ دۆسیەیەک تۆمار نەکراوە، لە ڕاپەڕین 3 دۆسیە. ڕووداوەکانی سووتانی پیاوان و ڕزگار بوون لە هەولێر 7 دۆسیە بووە، لە سلێمانی 24 دۆسیە، لە دوهۆک 6 دۆسیە، لە هەڵەبجە هیچ دۆسیەیەک تۆمار نەکراوە، لە سۆران 4 دۆسیە، لە گەرمیان 1 دۆسیە هەبووە، لە ڕاپەڕینیش 13 دۆسیە هەبووە. ڕووداوەکانی مردنی ئافرەتان بەهۆی سووتان لە هەولێر 26 دۆسیە بووە، لە سلێمانی 13 دۆسیە، لە دوهۆک 16 تۆمار کراوە، لە هەڵەبجەش 1 دۆسیە هەبووە، لە سۆران 2 دۆسیە، لە گەرمیان 2 دۆسیە، لە ڕاپەڕین 10 دۆسیە هەبووە. سەبارەت بە ڕووداوەکانی سووتانی ئافرەت و ڕزگار بوون لە هەولێر 15 دۆسیە هەبووە، لە سلێمانی 33 دۆسیە، لە دوهۆک 9 دۆسیە، لە هەڵەبجە و سۆران و گەرمیان هەر یەکە و 1 دۆسیە تۆمار کراوە، لە ڕاپەڕین 22 دۆسیە. لێدان و ئازاردانی ڕۆژنامەنووسان بەم شێوەیە بووە، لە هەولێر 1 دۆسیە، لە سلێمانی 1 دۆسیە، لە دوهۆک هیچ دۆسیەیەک تۆمار نەکراوە، لە هەڵەبجە 3 دۆسیە، هاوکات لە سۆران و گەرمیان و ڕاپەڕین هیچ دۆسیەیەک تۆمار نەکراوە. پەیوەست بە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن لە هەولێر 376 تاوان بووە، لە سلێمانی 576 تاوان، لە دوهۆک 518 تاوان، لە هەڵەبجە 24 تاوان، لە سۆران 21 تاوان، لە گەرمیان 150 تاوان، لە ڕاپەڕین 87 تاوان. کۆی گشتی تۆماری تاوان لە پارێزگاکان بەم شێوەی خوارەوە بووە، هەولێر 2954 تاوان، سلێمانی 5658 تاوان، دوهۆک 3761 تاوان، هەڵەبجە 521 تاوان، سۆران 447 تاوان، گەرمیان 1154 تاوان، ڕاپەڕین 1216 تاوان بووە. سەبارەت بە کۆی گشتی تاوانەکان لە سەراستی هەرێمی کوردستان بەم شێوەیە بووە، 15711 تاوان. لەم ژمارەیە 12838 تاوان ئاشکرا کراون، بەڵام 2873 تاوان تاوەکو ئێستا ئاشکرا نەکراون و لێکۆڵینەوە لە دۆسیەکان بەردەوامە. بەڵێ جەنابی لیوا لە 15711 تاوان 2873 ئاشکرا نەکرا، بەڕاستی ڕێژەیەکی خۆشکارە. هەندێکی بەڵێ دادگات دۆ ئەوەی کەوا ئەگاتە و خەنەعەتی ئیتر بە داچوون بۆ ئەو کێسە نەفعی نییە، بە دوو شێوە دایەخات شێوەیەک بە کۆتایی بریارەدا کە ئەو کێسە دابکرێ و جەنابی حاکم لەنێ زۆر بارچەی لێزانێ. جاری واش هەیە شتێک ئەمەلێک بەسیسێک ئەبینێت کەەوە احتیمالە لە ئایندا بە شێوەیەکی موقت دایەخا، بەڵام ئازەدا بە شورتە ئەڵێ ئێوە بەردەوام من لەگەڵیانە. ئەو دوو حاڵەتەش بەشێکی زۆر لەو ڕقەمە تشکیل دەکات.
اینجا بە دوچوون بوار هەموو یارە هەیە لەوێژ وتم ڕەنگە مجرمەکان کەمیان لە یاسا دەرچن وەکو پێم وتی کارلۆس ڕئیسی هەموو باندەکانی ئیتالیا و ئەڵمانیا و ئیتالیا و ئیسپانیا و فەڕەنسا بوو دوای 42 ساڵ لە فەڕەنسا گیرا معناوی هەر گیرا ئەی بۆ لە خەڵک لە کوردستان دەیەوێ بە ڕۆژێک هەموو کەیسێک ئاشکرابێ ئەوە سێ و کولتورە لە چۆ پەیدا بووە جەنابی لیوە ینی بەڕاست پێم سەیرە ینی خەڵکی ڕۆشنبیریشی تێدایە لای وایە دەبێت کەیسێک بە چەند سەعاتێک ئاشکرا بکرێت احتیمالە ئەو لە خۆشەویستیان بێ بە وڵاتەکان حەز ناکەن هیچ ڕوو بدا حەز ناکەن مشکلە هەبێ بۆ ئەو یعنی احتیمالە هەر ترجیعێکیش بێت یا دەفعێک بێ بۆ دەستگاکانی ئەم کەیس بە ڕۆژێک ئاشکرا دەکرێت وڵاترۆ من قەنەعەت بێتەوەکەم بە تەعال وەرە خەڵکی ئاسانیە چکە من ئێستا چکە خەریکی و بەرنامەیە دەزانم چ کارێک دەکات دەستگا ئەمنیەکان بۆ ئاشکراکردنی کەیسێک بەڕاستی ڕۆژی وا هەیە من بینیمەوە کەیس هەیە بڵێ ئەو لێکۆلەرە بە هەشتا کامیرەدا چوار کامیری لەوانێت 15 ساعات بووە بۆی ئەو تاوانبارە بژیرە ینی ئاسان نییە بەڕاستی دانیش بۆنە کامیرەدا بچیتەوە لەو گەڕەکانە تا تاوانبارێک دەژیرێ پێم سەیرە خەڵکێک ئەوێ بە چەند ساعات من هەر ئیزافەیەکم هەبوو ئێمە ئیحسایاتمان هەیە کوچۆنی جارجاریش داواکەین لەم لەولا ئیحسایاتمان بۆیە من خۆمان لەگەڵ وسەط و جنوب مقارنە ناکەین ئێمەش هەر جزئێکین لەوان ئەوان حکوومەت و ئیمکانەتی ئێزگار گەورەیان هەیە و ئەو ڕۆژە 9,000 سیاریان واتەوە 100 سیاریان ناوە بە ئێمە معناوێ ئەوان ئیمکانیاتی ئەوەی کەوا بەرەو پێش بڕۆ دۆ چاگەڕە سەیری ئیحسایەتی ئەوان کە ئیحسایەتی ئێمە ئیحسایەتی تورکیا بکە ئیحسایەتی ئێران بکە ئیحسایەتی دەوڵاتە عەرەبیەکان بکە ئەوانیش حکوومەت و ئەجزەی ئەمنی زۆر متەتەوریان هەیە ئیحسایەتی ئێمە بەنسبەت ژمارەی دانیشتوانی ئێمە لەوان باشترن و مەسئولن بەرامبەر ئەو قسەیکەیکە ئەوە زۆرمی و دەستەکان خۆش بێ ئەی حکمی غیاب جەنابی دادوەر ئەوە حکمی غیاب چ دەور دەبینێت لەو ڕێژانەی کە لەو ئامارە زۆر تاوانبارەیە حکمی غیاب دەکرێت وانە بێگومان ئەگەر هاتووە مەسەلەن بۆ نمونە کەیسێک سکاڵای تێدا هاتە بەردەمی دادگا و بەڵگەکانیش هەمووی ڕۆم بوونەوە یانی کە کەسێک تۆمەتبارە بۆ تۆمەتە و ئیتر نەتوانرا دەستگیر بکرێ ئەوە لە دادگا کێسەکەی تۆ ینی لەلایەن دادوەری لێکۆڕینەوەی تایبەتمەند ڕەوانەی بەردەمی دادگەی تاوان دەکرێت ئەنجام دەدرێ کاتگیرە اینجا بەڵێ تەبێ کە دادگای پاشەملە دەکرێت پێ دەرێن غیابی و حکومەکەی دەردەچێ و تامیم دەکرێت بەسەر هەموو نقاتی سەیتەڕە بۆ هەموو شوێنەکان ئەی ئەوەندە ساڵی خۆی شاردێتەوە بۆی حساب دەکرێت یان هەر دەبێ حکومەکەی خۆی نەخێر لەو ڕۆژەوە 10 ساڵ خۆی ون کردووە لەو ڕۆژە کە تەسلیم دەکە خۆی تەسلیم دەکا حەقی اعتراضی هەیە لەسەر حکومەی بۆی بتوانێت مەسەرەن چکە ئەو دادگای ڕاستە ئەو دادگایەکە بەڕێوە دەچی دادوەری تایبەتمەند دادگای تایبەتمەند پارێزەری بۆ ئینتیداب دەکا و لەوێەوە داواکاری گشتی ئامادەیە بەڵام لەگەر ئەوەش لە دوای خۆ تەسلیمکردنی حەقی هەیە ئاعتراض بکە لەسەر ئەو حکومەکە بە غیابی بۆی دەرچووە ئەگەر هاتوو مەسەرەن پاش 6 مانگ لە ماوەی 6 مانگێک لە بەنسبەت تاوانەکان ئەی ڕێیتێ بەرامبەر ئەو ئامارە دڵخۆشکەرە وەکو جەناب دۆکو دادوەرێک ببورە واللهی طبیعی ئامارەکە ینی یەکلابوونەوەی ئەو هەموو کەیسانە ینی دەستخۆشی دەکەین لە دەستگاکانی پۆلیس و ئەسایش کە بەو شێوەیە توانیتیانیانی ئەو کەیسانە بە ئاکام بگەێنن طبیعی ئەوە ڕۆلی سەرەکی دادگاشی تێدایە طبیعی لە یەکلاکردنەوەی کەیسەکان هەموو ئەوستافە هەمووی هەماهەنگە لەگەر یەکتری پۆلیسە دادوەرە داواکاری گشتیە هاوڵاتیە دەستگاکانی ڕاگەیاندنە برادرانی ئەوانەی کە لە کۆمەڵگەی مەدەنی دەکەن ئەوانە هەموو پێکەوە ینی وەکو جەنابی لیواش فەرمووی تەبیعی خەڵکیش کە قسە دەکە ڕەنگە لە دڵسۆزی و خەمخۆری بی لە بۆ حەزی لەیە ئاستی هەرێمەکە بەرە و پێشەوە بڕوە مەسەلەن تاوان کرێژەی تاوان کەم بیتەوە هاوڵاتیان ینی لەسەر و ژیانیان مەسەلەن ئەمین بن لەوەی کە دەست درێژی نەکرێتە سەریان لەبەرەوە ئەوە بە هەمەهەنگی هەموو ئەو تیمان هەموو بەیەکەوە لە هاوڵاتیەوە دەست پێ بکە تا دادگا کە بڕیاری کۆتایی دەدا و دواتریش مەسەلەن دەستگاکانی جێبەجێکردن و هەتا برێن چاکسازیەکانیش کە هەردەستن بە جێبەجێکردنی ئەو حکومانەوانە هەمویان بەشدارن لەو
لەو باکام گەیاندنی ئەو ئامارە و ئەنجامانە. جەنابی دکتۆر ڕای چێ بەو ئامارە دڵخۆشکارە؟ بە تاکید ئەمن کەشبینم زۆریش کەشبینم بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە بابەتی تاوان و لادەر لە کۆمەلگای ئەگەر وەکو سروشتی خۆرشکی یا میتافیزیکی لێک بدەینەوە شتێکی زۆر نۆرمالە زۆر ئاساییە کەواتە کۆمەلگا کاتێک بە قۆناغی جیاواز بە پرۆسەی کۆمەڵات تێدەپەڕی شتێکی زۆر نۆرمالە سروشتیشە تاوان لادەریشت ئەنجام بری لە هەموو کۆمەلگاکانی جیهان وەکو شێوازی دیاردەی جیهانگیری تەمەشا بکەی ئەو بابەتانە ئەو تاوانەی ئەو ڕێژەی یەکەمەی لە کۆمەلگایەکی وەکومە ئەگەر بەراورد بکەین بە ڕێژەی دانیشتوانی بابەتێکی زۆر زۆر ئاسایی و زۆر نۆرمالە شتێکی سروشتیە واتە خۆرسک تاوان و لادە لە ناو خودی کۆمەلگای شتێکی زۆر ئاسایی زۆر نۆرمالە بەڵام ئەمە بتوانین زیاتر فلتەری وە کۆنتترۆلکردنی ئەو بابەتانە ببینینەوە لەوانەیە دەکرێت کۆمەلگای کوردیش کۆمەلگایەک بیتن خودی کۆمەلگایەک بیتاڕادەیەک تەوژمێکی نەرێنی یاخود تەوژمێکی کۆمەلگایەکی نەریتیبی دەتوانین بە شێوازی میکانیزمە ئەو مامەڵێ لەگە بکەین بە تاکی دام و دەستگا پەیوەنددارەکان ڕۆلیان هەبووە و ناشکرێ ئەمە برین ئەو دام و دەستگایانە بە مطلقی بەڕاهایی ئەو دیاردانە بنبڕ بکرێ لۆیە مرۆڤ کاتێک لە بایۆلۆجی خۆی هەست بە ترس دەکاتن کە سروشتی خۆیتی کەواتە ئاساییشە مرۆڤ بەشێک لە سروشتی خۆی هەست بە لادەریش بکە کە لادانە لە زۆر دیاردەک لە دیاردەکان لۆی ئەمە ئیش دەسەر چ بکەین ئیش دەسەر ئەو بابەتی بکەین کە ئەم زۆر جاران لەوانەیە لەو بەڕێزکاک لیوای لەوانێت تاقیبەکمان هەبی سیستەمی پەروەردەی دام و دەستگای ئەمنیمان هەیە بەڵام ئەوەی کە نیتمان و غیابە چیە سیاسەتی پەروەردەی دام و دەستگایە کو ئەمە بتوانم بکەمە بەشێک لە کولتوری ناو کۆمەڵگا کەواتە ئەمە هیچ داریمان لەوەی نییە سیستەمێکی پەروەردەی دام و دەستگای کۆنتترۆلی هەموو سێکتەرەکانی ناو کۆمەلگامان هەیە بەڵام ئەو بۆشایی ئەو گاپەی کە هایتمان سیاسەتی ئەمنیە تاڕادەیەک نیتمان بکەنە جێگرەوەی ئەو نەریتەی ئەو عرفەی کە کۆمەلگا زۆربەی کات دەستگا عرفیەکانی عشائی لە ناو کۆمەلگا ئەو ڕۆڵەی دەجێرن پێم باشە ئەو گاپە ئەو بۆ شایژ نهێنی دەستەکان تۆش جنابی لیوە کۆتا قسە چیت هەیە بۆ هاوڵاتیان بە بۆنەی ساڵی تازر تەمەنای ساڵێکی زۆر ئاسوودە و هێمنیان بۆ خوازم ئینشاءڵڵا بەختەوەری ساڵی داهاتوو ئەو گرفتانەی کە لە 2009 هەبێ لە 20 دووبارە نەبێتەوە ئێمەش پەیمانیان پێدەین کە لە خزمەتیان نابین شەو ڕۆژ ئەوەندەی پێمان بکرێەوە بتوانین پارێزگاری لەسەر و ماڵ و کەرامەت و ئەوانەی کە ئێمە مکەلەفین بە پاراستنی زۆر بەباشی و لە ساڵی 2019 باشتر بەڕێوەی بەرین ئەی شەوی سەری ساڵ چه ئامادە باشتان هەیە بۆ لێ ناشارمەوە ئەوە ئێمە 3 ڕۆژ پێش ئێستا هەموو هێزەکانی پۆلیس لە کەوتونەتە ئینزارەوە هەتاوەکو 3 ڕۆژ دوای ئینتیهای عوتڵەکان دەستەکانتان خۆش بێ هەربژین جەنابی حاکم چیت هەیە بۆ سەری ساڵ؟ وەڵاهی تەمەنای ساڵێکی خۆش دەکەین ساڵێکی ئارام دوور لە تاوان دوور لە گرفت دوور لە کێشە لە بۆ کۆمەڵگەکەمان ینی ئینشاڵڵا داهاتوێکی خۆشتر و ساڵێکی خۆشتر دەبینین لە ساڵی داهاتوو جەنابی دکتۆر چیت هەیە بۆ سەری ساڵ؟ پیرۆزبای ساڵی نوێ لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم بە پێکاتە و ئیتنیکە جیاوازیەکان من زۆر کەژبینیشم و دەتوانین بگەینە ئەو قۆناغی ئەو ئاستەی کەفالەن ئەمەش دەتوانین ئیسپاتی وجودی خۆمان بکەین ببینە بەشێک لەو کۆمەلگا مۆدێرنانەی کە بەڵێ پێکەوە ژیان کولتوری فرەڕەهەنگ و پراڵزم دەتوانین تەطبیق بکەین و ببینە نمونەیەکی جوان لەو ناوچەیە و زۆریش گەشتبینم کە بە تاکید هەموو دامەزراوەکان هەموو سێکتەرەکان هەموو سیستەمەکانی ناو کۆمەلگا ڕۆلی خۆیان هەیە و ئەو ئەرکانێک کە لە سەریتان دەجێڕن و دووبارە دەستخۆش لە جەنابتان و زۆر سپاس منیش سپاسی میوانان دەکەم سپاسی برایانی پۆلیس دەکەم هیوادارم شەوی سەری ساڵێکی ئارام و پڕ لە خۆشتانە بێ و لێبوردەش بێ ساڵی تازتان پیرۆز شەوێکی شاد